تاکسۆرانگە بینی سەر بابەتێکی ترەوش مەسلەی شەقامی 100 مەتری سلێمانیە بەڕێزت بابەتێکت نووسی بوو ئەمڕۆ دوایش نووسینگەی سەرۆکی حکوومەت ڕوونکردنەوەیەکی بڵاو کردوەوە کە باز لەوە دەکات کە لە ماوەیەدا زۆر کەس و لایەن زۆر بە نەشارەزایی بەبێ زانیاری لە چوارچێوی وزایە دەکردن و قسەیان لەبارەی شەقامی بڵێن 100 مەتریەوە کردووە. ڕاستە ئێوە بەبێ زانیاری قسەتان لەسەر کردو ڕەنگە ڕوونکردنەوە کەش واز ناکەێ و لێوێ لە ماوەی ڕابردوو ئەو ڕوونکردنەوە ڕاستە خەڵکێکی زۆر قسەی لەسەر شەقامی 100 مەتری کردووە و بەشی زۆری بە مزایەدە بوو یا بەبێ زانیاری بوو، بەڵام ئەمڕۆ کە من هەموو زانیاریەکانم خستە ڕوو ئەوی تۆ مزایەدە و بێزانیاریتیان نەبوو؟ ناوەی من زۆر وازەح بوو کە هەموو شتەکانی ڕوون کردەوە و خۆشبەختانە نووسینگەی سەرۆک وەزیران جوابی داوەتەوە کە بەم نزیکانە دەست بە جێبەجێکردنی شەقامی 100 مەتریەکەن. حەقیقەت ئەو قەزیە من پێشتر بە دووادادە چوونم بۆ کرد، دەوترا بۆیە دەست بە جێبەجێکردنی شەقامی 100 مەتری ناکرێت، چکە شەقامی 100 مەتری گرنگی چییە بۆ سلێمانی وا باسەکرێ؟ ڕاستیا گرنگیەکەی ئەوەیە لۆدێکی زۆر لەسەر ناو سلێمانی هەیە، چونکە ڕێگای هاتن و دەرچوون لە هەموو ئەو شوێنانەوە بۆ سلێمانی هەر شەقامی بازنەی مەلیک مەحموودە. باش ئەگەر بێت و ئەم لۆدە لەسەر شەقامی بازنەیی مەلیک مەحموود هەڵبگیرێ، ئەو کاتە بەشی زۆری ئەو لۆدە بچێتە دەرەوە، لۆدی ناوشاریش دێتەوە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود دابەشە بێتەوە. ئەو کاتە هەرچی بار هەڵگرێک لە ڕۆژهەڵاتی سلێمانی و داخڵە بێ بە 100 مەتری ئەتوانێ بچێتە دەرەوەی سلێمانی، یان لە ڕۆژاوای سلێمانی و بەشی ئەولاوە دێت نایەتە ناو شاری سلێمانی، تێ ئەپەڕێ بەرەو شارە زوور و گەرمیان و شوێنەکانی تر، یان بە پێچەوانەوە بێ بەرەو چەمچەماڵ و ڕانیوانە، لۆد ناخاتە سەر شەقامی بازنەی مەلیک مەحموود کە ئێستا شاری سلێمانی لە دەرەوەی بازنەیی مەلیک مەحموود شارێکی ترە، نی بەقەر سلێمانی جاران کەوتۆتە دەرەوەی شەقامی بازنەی مەلیک مەحموود. بۆیە کە ئەم شەقامە لۆدێکەوێتە سەر بە با بڵین هێڵە دەرەکیەکانی ناوشار گرفت بۆ ناوشاریش دروستەکە، بۆیە گرنگە و ئەم شەقامە 33 کیلۆمەترە لە تاسڵوجەوە دەست پێکە هەتاکو لە تانجەر و ئەو خەتەوە دەرەچێتە دەرەوە. باش بۆیە گرنگە بۆ سلێمانی. باشە بەس بەڕێز چۆن بەو زانایرە گەشتی، چکە پێشتر هەتا تیمی وەزاری بستنەوەی گۆڕانیش باسییان لەوە کردبوو کە کێشەکە لەسەرەوەیە کە شەقامی 100 مەتری سلێمانی پارەی زۆری سەرۆکی حکوومەت وتێتی پارەی زۆری بۆ دانراوە، بۆ نمونە بۆ هەر کیلۆمەترێک 9 ملیۆن دۆلار، بەڵام لە هەولێریەک کیلۆمەتر بە مەسەلەن 3 ملیۆن و بڵین 3 ملیۆن دۆلاری بەڵقان کراوە. من پێم سەیر بوو کە خۆشم بە دوواداچوونم کرد لەگەڵ حکوومەت ئەم معلوماتانم دەستکەوت کە گوایە هۆکارەکەی ئەوەیە ناکرێ کیلۆمەترێک لە هەولێر بۆ شەقامی 120 مەتری مەبلەغێکی تێچوو بێ بۆ سلێمانی 2 هێندە و 3 هێندە بێ. بەڵام من بە دوای ئەما چووم و ئەوەی کە ئەمڕۆ بڵاوم کردەوە ناردم بۆ جێگری سەرۆک وەزیران، بۆ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران، بۆ وەزیری شارەوانی و بۆ هەموو لایەنە پەیوەندیدارەکانم نارد کە ئەمە غەدرە، بەو بەهانەیە شەقامی 100 مەتری سلێمانی چەندین ساڵە جێبەجێ نەکراوە. بۆ غەدرە. ئێمە شەقامی 120 مەتری کە لە شاری هەولێر بە 3 قۆناغ دەستی پێ کردووە، ئەگەر تەماشا بکەی قۆناغەکان 11 کیلۆمەتر و 9 کیلۆمەتر و 14 کیلۆمەتر و نیو بە کۆی گشتی 34 کیلۆمەتر و نیوەکە. ئەم 34 کیلۆمەتر و نیوە
498 ملیۆن دۆلار خەرج کراوە بۆ گروپی کۆمپانیاکانی هێمن لەگەڵ کۆمپانیایەکی تورکی کە لە قۆناغی یەکەمی 11 کیلۆمەتریەکە تێیدا بووە. بە قۆناغەکانی ترا هەر هێمن گروپ جێبەجێ ئەم پرۆژەی کردووە. گوژمەی خەرج کراو 498 ملیۆن دۆلارە بۆ چەند کیلۆمەتر؟ بۆ 34 کیلۆمەتر و نیو. تەنانەت بە وردی یەکتر بڕەکان، ئەندەرپاس و ئۆڤەرپاس و ئۆڤەرفلای و زێرابی سنووقی و هەر هەمووی چەند دانەی تایە نووسیومە. ئەمە لە شاری هەولێر 120 مەتری بەوەندە کراوە. جگە لەوە 50 ملیۆن دۆلار بە پارە نەدراوە بە ئەم ئیشە. تەسەورەکرێ زەوی درابێ لە ئەم بەرەوبەری شەقامی 120 مەتریەکە لە بەرامبەر پارە، چونکە لە دوایین گوژمەی قۆناغی یەکەمی 11 کیلۆمەترەکە کە 144 ملیۆن دۆلارەکانەوە 8 ملیۆن دۆلار سەرفەکرێ. لەو بەینا 50 ملیۆن دۆلار نەدراوە دەوترێ بە زەوی پێدان، یعنی هەموو ئەو زەویانەی کەوتنە ئەم بەرەوبەری جادەی 120 مەتری هەمووی بوون بە زەوی بە نرخ پرۆژە و بەنزینخانە و مۆڵ و سیتی و ئەنواع پرۆژەی ژیانکردنی لێکرێت کە ئاوەدانی چوە بەو شوێنانە کە ئەمە گرنگە بۆ هەولێر. واتە هەولێر هێندەی تر فراوانەکە 150یەکەش ئێستا ئەوەندەی تر فراوانەکە 150یەکە کاک حەکیم هێشتا گوژمەی گۆڕانکاری، چکە ئەم پرۆژەیە کە پێشکەش کراوە گوژمەی گۆڕانکاری تایە. گوژمەی گۆڕانکاریەکە لە مەرحەلەیەکی تەنفیزە دەرەکەوێت کە چەندی تر گۆڕانکاری هەیە و پێویستی بەوەی پارەی تری بۆ تەرخان کرێ. گوژمەی گۆڕانکاری بۆ ئەم پرۆژەی کە پێشکەش کراوە زیاتر لە 165 ملیۆن دۆلارە. ئێستا شەقامی 100 مەتری سلێمانی حسابکەین بزانین بۆ 34 کیلۆمەتر و نیوی شەقامی 120 مەتری 498 ملیۆن دۆلار زایدەن 50 ملیۆن دۆلار بە زەوی درابێ پێی. ئایا سلێمانی شەقامی 100 مەتریەکەی چەندی بۆ سەرف کراوە؟ لە کاتێکا 33 کیلۆمەترەوەی سلێمانی 33 کیلۆمەتری شەقامی 100 مەتری سلێمانی 391 ملیۆن دۆلاری بۆ دانراوە. ئەگەر دابەشی هەردووکیان بکەی بەسەر کیلۆمەترە لە هەر کیلۆمەترێکی شەقامی 120 مەتری شاری هەولێر 14 ملیۆن دۆلاری بۆ تەرخان کراوە. شەقامی 100 مەتری سلێمانی بۆ هەر کیلۆمەترێک 11.8 ملیۆن دۆلار. کەواتە فەرقی ئەوەی کە ئەوەی هەولێر بۆ هەر کیلۆمەترێک 2 ملیۆن و 300 هەزار دۆلار زیاتر دەرخان کراوە. ئەمە گوناح و بێویژدانیە بڵێ لەبەرەوە 100 مەتری سلێمانی دەست پێ ناکا کە پارەی هەر کیلۆمەترێک 3 هێندەی هەولێر نووسراوە. لە کاتێکە ئەمەی 100 مەتری سلێمانی کاتێککە بڕیار درا تەنفیز کرێ درا بە کۆمپانیایەکی تورکی نەیتوانی بیکاو وردە ئەو مەوزوعی قەیرانوانە هاتە پێشەوە ئامادە نەبوو دەست پێ بکە. بۆیە ئێستا بەهانەکەی کەوتراوە وەڵا شەقامی 100 مەتری سلێمانی بۆ هەر کیلۆمەترێک 5 ملیۆن دۆلار زیاتر نووسراوە. ئەمە ئەمڕۆ من کە ڕوونم کردەوە بەرچاوڕوونیەکی باش بوو بۆی کە غەدر لە سلێمانی نەکرێت بەو بەهانەیە. وە ڕوونکردنەوەکەی نووسینگەی سەرۆکی حکوومەت ئاماژە و دڵنیایی بەوە ئەداکە بەم نزیکانە جێبەجێکردنی شەقامی 100 مەتری ئێستا ڕەزامەندی لەسەر نەدراوە ئێستا بڵام دڵە لە نزیکدا. من ئومێدەکەم گرفتی نەما بێت چونکە ئەوە ڕوون بۆەوە کە بەڕاستی غەدرە ئەگەر بەو بەهانەیە بیانیانی کێ بەرپرسیارە یەکێتی بەرپرسیارە پارێزگار حکوومەتی هەرێم کامە دواکەوتووە لە سلێمانی. وەڵام من ڕێزم هەیە نازانم مەسەلەی پارێزگار و شت نەمدیوە لەم دۆخانە دیارە لە دەرەوەی وڵاتە، بەڵام جێگری سەرۆکی حکوومەت بەرپرسیاری یەکەمە، بەرپرسیاری دووەم
کە لە یەکێتی نیشتیمانیە باش ئەبێ بەشیەوە داکۆکی لە ئەم ناوچەیە بکە کە پرۆژەکانی ئاوای لێنێت و حیزبەکەشی بەرپرسیارە. ئەگەر تەماشای نووسینەکەی نووسینگەی سەرۆکی حکوومەتیش بکەی ئاماژە بەوە کە داهاتی ئەم ناوچەیە بۆ خۆی و بۆ خزمەت و پرۆژە و خزمەت گوزاری بکرێ. ئمە قسەمان لەسەر ئەوە هەیە کە بەشی زۆری داهاتی ئەم ناوچەیە بۆ خزمەت گوزاری و پرۆژە و خزمەتی شارەکە بەکار نایەنرێتەوە یا دەوروبەری. بۆیە ئەوەش حەقیقەتی تێدایە و حکوومەت دەبێ حکوومەتی هەموو ناوچەکان بێ